گەندەڵی ئەو پەتاسەختەیە کە سەرجەم جونگەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان بەدەستی ئەوە دەناڵێنێ بەردەوام لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەش هەرێمی کوردستان بەهۆی دۆسیەی گەندەڵیەوە ڕوبەڕووی ڕەخنەی جدی بووەتەوە کە هۆکاری شکستە ئابووری و زۆرینەی شکستە سیاسیەکانی هەرێمیشە لە هەوڵێکی نوێی ئاشکراکردنی دۆسیەکانی گەندەڵی ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا چەند کەیسێکی گەندەڵی ئاشکرا کرد کە تایبەتن بە بواری نەوت ئاماژە بەوەش دەکات سکاڵای لە دژی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و ئەنجومەنی نەوت و گاز و بەشێک لە وەزارەتە پەیوەندیدارەکان تۆمار کردووە. کەیسی 182 ملیۆن دۆلارە کە لە داهاتی نەوت بەپێی راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان تەرخان کراوە بۆ هەردوو زانکۆی ئەمریکی. ئەو زانکۆیانە ئەهلین پارە لە خەڵک وەردەگرن لە خوێندکاران وەردەگرن. دۆسیەی 62 ملیۆن دۆلارە کە بۆ وەزارەتی ناوخۆ تەرخان کراوە لە بەدواداچوونمانە بە پرسیارمان لە وەزارەتی پەیوەندیدار ئەوان هیچ ڕوونکردنەوەیکیان لەسەر ئەمە پێ نەداوین پێیان وتوین کە ئەم پارەیە نەگەیشتووە تەرخان نەکراوە. کەیسی 43 ملیۆن دۆلارە 43 ملیۆن دۆلار دیارە ئەوش بە چەند بەشێک تەرخان کراوە بۆ وەزارەتی پەروەردە بۆ چەند پرۆژەیەک. 30 ملیۆن لە 43 ملیۆن دۆلارەکە بەڕێز وەزیری پەروەردە لە وەڵامەکەیاندا بە ئێمە دەڵێ بە هیچ شێوەیەک ئەم پارەیە تەرخان نەکراوە هیچ زانیاریەکمان لەبارەیەوە نییە. جێگری سەرۆکی لیژنەی داراییش لە پەرلەمانی کوردستان دەڵێت لە 7 تشرینی دووەمی ساڵی ڕابردووەوە داوایان کردوواریەکە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و ئەنجومەنی نەوت و گاز بۆ ڕوونکردنەوە و لێپرسینەوە لەسەر کەیسەکانی گەندەڵی لە بواری نەوت و ئەو قەرزە زۆرەی هێنراوەتە سەر هەرێم و نەبوونی موچە بێنە پەرلەمان. بەڵام تا ئێستا هیچ حیسابێک بۆ پەرلەمان ناکرێت. دەشڵێت لە سایە پارتی وێشێتی پەرلەمانێکی بێهێز و حکوومەتێکی پڕ لە گەندەڵی بەردەوام دەبێت. تاوەکو یەکێتی و پارتی زۆری نەبن لە پەرلەمانە و حکوومەت جێبەجێکردن ناتوانێت هیچ ئیسلاحاتێ بکرێ و ئێستا بەداخەوە پەرلەمان زۆر لاواز و بەهێز کراوە بەرامبەر بە حکوومەت. هەر بۆ نمونە ئێمە لە 11 داوامان کردووە سەرۆک و جێگر و ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز بێت لە بەرامبەر ئەو گەندەڵیانەی لە بواری نەوت تا دیار نەبوونی داهات ئەو قەرزە زۆرانە نەبوونی موچە بێنە پەرلەمان. ئەسڵان هەر حساب بۆ پەرلەمان ناکرێت. هەر دەستەی سەرۆکاتی پەرلەمان یاداشتەکەی نانێرێ بۆ بانگێشکردنیان. بۆیە لە سایە یەکێتی و پارتووە ئەگەر بەردەوام بن و زۆر نەبن پەرلەمانێکی بێهێز حکوومەتێکی پڕ لە گەندەڵ و فەساد و ناخزمەتگوزاری بەردەوامێ. بۆیە یەک ڕێگا هەیە بۆ ئەمە ئەوش ئەوەیە کە یەکێتی و پارتی زۆری نەبن و لە حکوومەت و دەسڵاتی جێبەجێکردن و لووتکەی دەسڵات دوورکەون. لە کاتێکدا کە پەرلەمانی کوردستان و ڕێکخراوەکان چەندین کەیسی گەندەڵی بەرپرسانی باڵای حکوومەت و حیزبە دەسەڵاتدارەکانیان ئاشکرا کردووە و لە دادگاکان سکاڵایان لەبارەوە تۆمار کراوە بەهۆی بەعیزبیکردنی حکوومەت و سربەخۆنەبوونی دەسەڵاتی دادوەری نەتوانراوە تاوانباران سزا بدرێن. هەر ئەمەش هەرێمی بەرەو شکستی زیاتری ئابووری و سیاسی بردووە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.